سڵاتان لەبێ ئەم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری خەرمان لەگەڵتانم تەوەریەم بەرنمەیەمان قسە و گفتوگۆ دەبێت لەسەر چاپخانە و گرنگی چاپخانە لە کوردستاندا بە میوانداری زۆر بەڕێز عەتا مەحموود خاوەنی چاپخانەی کارۆ لە شاری سلێمانی کە ئێستا بە خۆشحاڵیەوە لامان میوانەکە. عەتا بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەرنامەی خەرمان. بخێر بێت عەتا گیان. دەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم کە بۆ گرنگە یان بۆچی گرنگە چاپخانە لە وڵاتێک یان لە شارێکدا هەبێت؟ بەڵێ کە ئێمە دەڵین شار بە کۆمەڵێک معالیم و شارە بە زانکۆکانەوە بە ناوەندە هونەری و ئەدەبیەکانەوە بە ناوەندەکانی خوێندنەوە ئەم ناوەندانە پێویستیان بە لێکۆڵینەوەیە پێویستیان بە بڵاوکردنەوەیە. چاپخانە ئەتوانین بڵێن ئەو هۆکارەیە کە دەتوانێت یارمەتیدەریان بێ بۆ بڵاوکردنەوەی لێکۆڵینەوەکانیان بۆ لێکۆڵینەوەی بۆ بڵاوکردنەوەی بیرڕاکانیان. بەڵێ شار گرنگە چاپخانی تێدا بێ چکە چاپخانە ڕۆڵێکی گرنگی هەیە لە پێشخستنی بواری ڕۆشنبیری و بواری ئەدەبی و بواری ڕۆژنامەگەریدا. یعنی ئەم قسەی کە تۆیڵێن بەواتایەوەی کە چاپخانە دەتوانرێت وەکو شارستانی یاخود وەکو شوناسی وڵاتێ یاخود شارێک دابنرێ. ئەتوانین بڵێن کاریگەریشی گەورە لەسەر شارستانێتی و شوێنە دروستەکە. ئێمە ئەگەر سەرنجێکی مێژوبین کاگدانا لەو شوێنانەی لەو شارانەی یان لای ئەو نەتەوانەی کە چاپخانە زۆر بۆ پێشکەوتوو بۆ بە شێوەیەکی چالاک ئیشی کردووە کاریگەریشی گەورەی لەسەر ئەو شوێنە بەجێ هێشتووە. ئەگەر سێری مێژووی وڵاتانی ئەوروپا بکەین کە چاپخانە سەرەتا لە وڵاتی ئەڵمانیا زۆر گەشەی کردو بڵاو بۆتەوە، دواتر گەیشتوێتە وڵاتانی ئیتالیا و فەڕەنسا و هۆڵەندا وڵاتەکانی تر پاشان بۆ خۆمان هاتووە. بەڵێ ئەوە باسی چەند سەدەیەک لەمە پێشەکەم. ینی ئەو کاریگەریە گەورەیە لەسەر کۆمەلگای ئەڵمانی دەبینی کە ئەوە بە بڕوای من بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ بوونی چاپخانە لەوێ یان لە وڵاتە عەرەبیەکاندا وڵاتیشی وەکو لوبنان کە سەرچاوی کاری چاپ بووە مەزدەری تیباعی وڵاتە عەرەبیەکان بووە. ینی ئەو کاریگەری لەسەر کۆمەلگای لوبنانی دەبینی. لای خۆشمان ئەگەر دوور نەڕۆین باسی سلێمانی بکەین ئەگەر سێریکی مێژووی شاری سلێمانی بکەین کە لە 1920ەکانە بۆ یەکەم جار چاپخانە مێجەرسۆن یەکەم ئامیری چاپ دێنێتە سلێمانیەوە و کۆمەڵێک ڕۆژنامە لەو سەردەمانەدا دەدەچن وەکو ڕۆژنامەکانی پێشکەوتن و بانگی کوردستان و دواتر لە 1930ەکانە ڕۆژنامەکەی پیرەمێردی نەمر و ڕۆژنامەی ژین و ژیان و گۆڤاری گەلایەژ و ئەمانە ئەگەر عنی سیر بکەین لە چەند ساڵی دوای بیستەکانەوە لە سیەکان و چلەکان هەتا ساڵانی هەفتاکانیش ئەو کاریگەری هەست پێ دەکرێت بە بڕوای من ئەوە بە کاریگەری ئەو چاپخانەیە بۆ کە بیزار لە چ قۆناغەکان لە چ ساڵێکە بۆ منە چاپخانە دەورێکی ئەساسی هەبوو لە کوردستان و بەتایبەتیش لە شاری سلێمان. وەکو تاریخەکە کاکدانا ئەو مێژۆ لە ئێمە زۆر کۆنیە 100 ساڵێکە ساڵێکە من کە ئەڵێم زۆر کۆنیە بە بەراورد بە مێژوی دروستبوونەوەی چاپ ئەڵێم زۆر کۆنیە چونکە ئەوە مێژۆکەی بەراورد بە وڵاتانیش. بەڵێ ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوی سەرەتایی ئەبێ بگەڕێنەوە بۆی کە چینەکان 600 ساڵ پێش ئێستا هەندێک هەوڵیان هەبوو بۆ دۆزینەوەی ئامێری چاپوان و دواتر لە ئەڵمانیا گۆتنبەرگ ئەو داهێنانەی کردووانە. بەڵام لە هەموو کاتێکانی چاپخانە ئەو ڕۆڵە گرنگی هەبوو بە بڕوای من لە دوای چەند ساڵێک لە پەیدابوونی چاپخانە ئەو کاریگەری زیاتر دەرکەوتووە. یعنی ئەو پێشکەوتنە گەورەی لە بواری ڕۆژنامەگەری کوردیان لە باشووری کوردستانە لە سلێمانیا دروست بووە لە 1920ەکان بەدواوە و پێشکەوتنی بلایانی هونەریش پێشکەوتنی شانۆ تەنانەت دروستبوونی حیزب و بیرروڕای سیاسی جیاواز ئەوانە من هەمووانش هۆکارن یان فاکتەرن من ئەوانە هەمووی بە هۆکاری ئەو چاپخانەیە ئەزانم کە لە سلێمانیدا بووە چونکە کاتێک کە چاپخانە هەبووە کۆمەڵێک نووسەر لە دەوری چاپخانەکە کۆبوونەتەوە ڕۆژنامەیان دەرکردووە گۆڤاریان دەرکردووە. جا منەمەوێت دواتر بە پرسیارێکەوە ئاڕاستی جەناب بکەم بەس پێم خۆشە ئەوەش بپرسم کە بزانم ئەو چاپخانەی ئێوە کاری لەیەکەنیان بەرپرسی ئەو چاپخانەی کارۆ لە شاری سلێمانی مێژووی بۆ ساڵی چەند ئەگەڕێتەوە؟ بەڵێ بە دیاریکراوی لە پاییزی ساڵی 2000ەوە من چاپخانەی کارۆم دامەزراندووە. پێشتر بە هیچ ناوێکەوە نەبووە یان هەر چاپخانە نەبووە پێشتر مەبەستم کارۆ بوو بێ یان ناوێکی کەی هەبوو بێ یان شوێنەکە؟ بەڵێ ئێستا ئاماژە بۆ ئەەکەم من بە 5 ساڵ بەر لەوەی کە چاپخانەی کارۆدا بمەزرێنم لە بە دیاریکراوی لە ساڵی 1995 کاتە خوێندکاری قۆناغی زانکۆ بووم. من ئەم ئاشنا بووم بەم ئیشۆ لەگەڵ ئەم ئیشەدا بەردەوام بووم و بە شانازی شۆڵێم کە بۆ ماوەی 4-5 ساڵ من شاگرد بووم باوی کە پێڵین بە مستەڵەحی
ناوبازار بن بە شاگردی لەم ئیشەدا فێر بووم و ئیشەکەم فێر بووم لە ساڵی 2000 لە پاییزی ساڵی 2000 بە دیاریکراوی چاپخانی کارۆم دامەزراندووە ئێستا لەم ڕۆژانەدا ئیتر ئەوە 22 ساڵیاری دامەزرانی چاپخانی کارۆ تێدەپەڕێنین و دەچینە ساڵی 23 زۆر باشە لەو مێژوەی کە لەو مێژوە کەمەیان 22 ساڵەیان بۆ بەرەو 22 ساڵ ئەچێت هەنگاوە 22 تا تەواو کردو بەرەو 23 هەنگاوانێن لەو مێژوایە داتایان ئامارێکت لایە کە بۆ نمونە چەند کتێبتان یان چەند ڕۆژنامەتان یان چەند گۆڤارتان چاپ کرد دەبێت لە ماوەی ئەو 22 ساڵەیە بەڵێ بە دیاریکراوی ئێستا ئامارێکم لەبەردەستانە بەڵام ساڵانە بەگشتی ئەتوانم بڵێم لە 180 تا 200 کتێب چاپکراوە بێجگەر لە گۆڤار و ڕۆژنامە و هەر بەس لە ناو هەرێمی کورسان ئامە بەسمەیان ئەوانەی دەریشەوە ئەهێنن بۆتان ئەم ئامارەی کە پێم مدوت 150 بۆ 180 پەرتوت تەنها لە ناو هەرێمی کوردستانە نا کاگەدانە ئیشی ئێمە علاقاتێکی زۆر فراوانمان هەیە لەگەڵ نووسەرانە لە ناو شارەکانی هەرێمی کوردستانە ئیشمان کردو بۆ نووسەرانمان لە شارەکانی هەولێر لە دووهۆک لە کەرکووک لە خانەقین و بۆ نووسەرانمان لە تاراوگە لە وڵاتانی دەرەوە ئێمە پەیوەندێکی زۆر فراوانمان هەیە بە تایبەتی لەم ساڵانی ئاخیرا لە هەمگەڵ بەشی زۆری نووسەراندا هەوڵمان داوە چاپخانەی کارۆ بکەینە ماڵێک بکەینە چەتێک بۆ کۆکردنەوەی هەموو ئەو نووسەرانی ڕۆ لە ئێمە دەکەین کارێکی وا بکەین ینی ئیشەکان بە شێوەیەک بۆ بکەین بە دڵیان ڕازی بکەین بە شێوەیەک بێ بە کوالیتێکی باش بێ کۆمەڵێک هۆکار هەیە کە وا بکەین ئیشەکە بە شێوەیەکی باش و ڕێک و پێک بڕوە کاکاتە ئەوەندەی من ئاگادار با بڵێن متابعی دیوی دەرەوەی کارەکانتانم کردبێ ئێوە جیاواز لە چاپکردنی کتێب و ڕۆژنامە و گۆڤار خەڵاتی ساڵانی نووسەرانتان هەیە ئەمە بۆ خۆی کارێکە کە بەجددی لای من شۆک بوو بەوەی کە بۆ نمونە جیاواز لەم کارەیە و کارێکی کە ئەکەن پێم خۆشە لە زاری خۆتانەوە ئەوە ببیستین بەڵێ ئەوە بەڕاستی بیرۆکەکەی ئەگەڕێتەوە بۆ 3 ساڵ لەمەوبەر ئێمە 3 ساڵ لەمەوبەر لە یادی 20 ساڵی دامەزرانی چاپخانەکەماندا بەڵێنێکمان داوتمان پێمان خۆشە یادی دامەزرانی چاپخانەکەمان بەو شێوە بکەینەوە کە نووسەرێک خەڵات بکەین وەک وەفایەک بۆ قەڵەمە جوانەکان وەک وەفایەک بۆ نووسەران کە ئێمە ئەم ئیشەی ئێمە 20 ساڵە خەریکین سەرچاوی هەموو ژیانی ئێمەانی داهاتی ڕۆژانی ئێمە لەسەر ئەم ئیشێ و ئەو ئیشەش پێوەستە بە نووسەرانەوە بە قەڵەمی نووسەرانەوە بۆیە پێمان خۆش بوو کارێ بکەین وەک وەفایەک بۆ نووسەران هەرچەنە ینی کارەکە ئەوەندە گەورە نییە ئێمە لە ساڵێکا بتوانین یەک نووسەر بەسەر بکەینەوە بەڵام من کاتی خۆی لە یادمە هەر لەم شوێنە بوو مەڕاستیمی ساڵی یەکەمان کرد لەوتێکی کووردا ئاماژەم بۆەوە کردوتم ئێمە ئەمە بۆیە دەیکەین بە خەڵات و مەڕاستیمی بۆ ساز دەکەین بۆ ئەوی ینی ئاماژمانەیە لەم بێ بە کللتور بۆ ڕێکخرا و گروپەکانی بەشک و گروپەکانی دەستگاکانی کەش چاو لەو کارە بکەن هەرێکە لە لای خۆمانەوە لە ساڵێکا گەر نووسەرێک بەسەر بکەینەوە لە ساڵەکە ئەتوانین چەند کەسێک بەسەر بکرێتەوە خۆشبەختانە ئێستا هەستەکەم هەندێک خەڵاتی کە دروست بووە هەندێک شوێنی کە بیریان لەوە کردوێتەوە کە خەڵاتی نووسەرانکانوە دیاردەکەش ینی دیاردەیەکی شارستانی و جوانە دیاردەی بەخشینی خەڵات هیوادارین ئەوەش لە کولتوری ئێمەدا بێتە نەریتێک کە بیر لەو بکرێتەوە ئەو کەسانەی کە لە بواری ئەدەبیاتە خزمەتیان بە زمان و ئەدەبیات کردو خزمەتیان بە کتێبخانی کوردی کردووە بەسەریان بکەینەوە ئاوریان لێ بدەینەوە زۆر باش کاکە ئەتا خاڵێک کە دەمەوێت ڕابوەستین لەسەری چونکە پێویستی لەسەر ڕاوەستانە زۆرێک لە نووسەرانی کورد گلەی و گازندەی ئەویان هەیە کە دەڵێن لەبەر گرانی نرخی چاپخانە کوردیەکان ئێمە ناچارین کتێبەکانمان ببینە دەرەوەی چاپخانە کوردیەکان بۆ نمونە ئێرانە شامە عێراقە هەر شوێنە لە وڵاتانێت تورکایە دەڵێن لەبەر گرانی ئەو نرخە ئێمە یان جیاواز لە گرانی نرخەکەش هەم کوالێتیش ناتوانین لە چاپخانە کوردیەکان بەڕاستی کتێب چاپ بکەین مەجبورین بینێرینە دەرەوە پێم خۆشە وەکو خاوەنی مەطبعی کارۆیان چاپخانەی کارۆ لە زاری خۆتانەوە ئەوە ببیستین کە ئایا وایە بەڵێ لە یەک دوو دیداری کەشە ئاماژەمان بۆ کردووە کاگدانا ئەو هۆکارانەمان باس کردووە کۆمەڵێک هۆکار هەیە ینی ئەو ئیشانی کە ئەبرێتە دەرەوە بە دوو مبڕیر بە دوو سەبەب ئەبرای دەرەوە جاران ئەیان دوت کوالیتی خۆمان باش نییە و نرخگرانە بەنسبەت کوالیتیەوە ئێمە توانیمان ئەوە بسەلمێنین ینی نموزەجی شەکارمان شایەتی قسەکانمانە ئەوە بسەلمێنین کە کوالیتی ئێمە زۆر باشترە چونکە ئەو مواد و پێداویستانی ئێمە بەکاری دێنین هەر لە کاغاز لە مرەکەب
لە ئارت لەو باقی پێداویستیەکانی ترکە بەکارێنین هەمووی پێداویستی وڵاتانی ئەوروپی دەرەجەیەکە و کوالتەکەی زۆر باشە بەڵام وڵاتانی دراوسێ کارگی خۆیانەیە پێداویستی و کاغەز و مرەکەب و ئەوەی خۆیان بەکارێنن کە ئەوە کوالتەکەی بەراورد ناکرێت بە کوالتی وڵاتانی ئەوروپا ئەوەی چێکە لە تەنانەت یارمەتیشانەدەن بەڵێ بەتاکی دەوانی ئەوەی چێکە لەو خاڵانی کەوای کردووە نرخی ئەوان هەرزانتر بێ ئەوان حکوومەتەکانیان دامیانەکە سپۆنسەریانەکە لە دابینکردنی مووادا لا ئێمە ئەو یارمەتی و ئەو دامە نیە یعنی نەک ئەوەش نیە بەداخۆی ئەمە ساڵانێکی زۆرە داوای ئەوە ئەەکەین کۆمەڵێک ڕێوشێن بگیرێتە بەر بۆ ئەوەی بتوانین هاوکارمان بن ئەو ئیشە لە ناوخۆدا بێت چونکە کە ئەو ئیشە لە ناوخۆدا بێ بەڕاستی دەرفەتی ئیش بۆ گەنجەکارمان ئەڕەخسێ ینی پاری خۆمان لە شارەکانی خۆمانە دەورانەکەوا دەکا خەڵکی خۆمان لی سوودمەند بێ ئەوە شێوە ڕاستەکەیە ینی لە دنیایان نەبووە نازانم هیچ وڵاتێک ڕێگە بەوە ناداتۆ بەرهەمی شوێنێکەکەی بێتە ناو وڵاتەکەیەوە بەبێ ئەوەی گومرگی لەسەر بێ بەڵام لە هەمان کاتا بەرهەمی خۆشت بابلن بنێریتە وڵاتێکی زۆر ئێستا ئێمە هەر بەعنی بۆ نمونە کاغەزی سپی ئەو کاغەزە سپیە بە سپێتی بیهێنە گومرگی لەسەر بەڵام کاتێک نووسراوی لەسەر بێ چاپی لەسەر بێ گومرگی نیە ینی ئەمە پێچەوانەی هەموو سیاسەتێکی ئابووری ئەوە وا دەکا کەرتی تایبەت لە وڵاتەکەمانە بەڕاستی ئیفلیج بێ پیشەسازی ئیفلیج بێ بۆیە بەداخوانی کۆمەڵێک لەو هۆکارانە هەیە و لەگەڵ ئەوەشدا هەموو کوی گشتی سەیری بارودۆخەکە بکەیت ئەوە بارودۆخێکی تایبەتە ینی ئەو زروفە ئابووری بەسەر ئابووری وڵاتانی دراوسیا هاتوو وای کردو بە بڕایەوە گلێ و گازندەکان لە جێگەی خۆیانان نیە بەشێکی وەکەوەی کە پەیوەندی بە کوالیتیەوەیان نەخێر دڵنیاتەکەم کوالیتی ئەمە زۆر باش لە ڕووی نرخەوە کۆی باست کرد لە ڕووی نرخیشەوە وەکو عەرزم کردی کۆمەڵێک هۆکار هەیە ڕاستە لەوێ هەرزانترە چونکە موادی کەرەسی خۆیان بەکارێنن دامیان ئەکرێت ئێمە ئەو دام و ئەوە نیە بە پێچوانەشەوە نەک ئێمە ئەو دام و هاوکارێ نیە زۆر چۆنەڵێ ئیشەکان لەسەر ئێمە قورس کردووە لە کۆمەڵێک التیزاماتی وەکو ڕسومات و وەکو باج و گومرگ و پاری کارە بە ئەو شتانەوە کە چەند ساڵێک ئێمە باسێکین بەڵام وەڕاستی وەکو پێویست نهاتن بەدەمەوە بۆیە شتەکە بەگوایەوەی کە بهێن بەدەمتانەوە یارمەتی دەرێکی باش بن کاکە ئەتا چاپخانەکان لە ڕابردوودا خزمەتێکی باشی شاریان کردبوو بەڵام لە ئێستای شاهرەوە هەمانەوە خزمەتەی ڕابردووەکەن یاخود کەمتر ڕاگەن بەو خزمەتە چاپخانە وەکو لە پێشکیەکە باسمان کرد هەر ئیشەکە خۆی لە خۆیدا ئێمە وەکو خزمەتێکی بینین ینی ڕاستە ئێمە ئەم ئیشە بۆ بژێوی ژیانمان بەراورد بە ڕابردوو بەڵێ ئەگەر بیستم بە پێشکیەک دەست ینی ئەگەر ئێمە وەکو عەرزم کردی ڕاستە ئێمە بژێوی ژیانمانی لەسەرە بەڵام هەر ئیشێک کە ئینسان کەیکا مرۆڤ کاتێکی کە ئەگەر بە دڵسۆزیەوە بیکە ئەگەر بە ئامانەتەوە ئیشەکەی بکە ئەتوانێت خزمەتێ بێ بۆ بوارە بەڵێ ئەگەر تۆ سەرنج بی لەم چەند ساڵی پێشوە ئەم کتێبانی کە چاپەکرێ و هەموو گۆواری کە هەیە ناوەندە ئەدەبیەکان ینی بە هەموو کتێبانە زانکۆکان خوێندگاکان بۆ کتێبانە ئاوادان بوونەتەوە ئەوە ڕۆڵ و ئەهەمیەتی چاپخانەیە ئەوە خزمەتی گەورەی چاپخانەیە بەڕاستی جگە لەوە چاپخانە ئەتوانێت ڕۆڵێکی گرنگی هەبێت لە پاراستنی زمانە یان هەتا ئەنی ئەتوانێت یەکێک بێ لە هۆکارانەی بۆی کە زمان بێ بە ستاندارد زمان بە ستانداردی بمێنێتەوە ئەوانە هەمووی ڕۆڵ و گرنگی چاپخانەیە بەڕاستی ئێمە وەک خۆمان بەدەر لە کاری چاپکردنەکە هەوڵە دەین لە پاڵ کارێکی خۆمانەکە کاری ڕۆژانەمانە کۆمەڵک چالاکی ئەدەبی و ئەوش بکەین ینی بەشێک لەو کتێبانی کە چاپی دەکەین هەوڵمان داوە مەراسیمی ناسادنیان بۆ بکەین کۆڕ و سیمیناریان بۆ بکەین میوانەکان بانکین قسە لەسەر کتێبەکە بکرێ و کتێبەکە بناسێنرێت ئەوانەش ئەچێتە ئەو چارچەوە زۆر باشە کاگاتا جاران چاپخانەکان بووبوونە جێگایان شوێنی دیالۆگی نێوان نووسەران و ئەدیبان ئەنی بە کورتەکەی چاپخانەکان بووبوونە ناوەندێکی معریفی بەڵام ئێستا بەدی ئەکرێ ئەمە لە ناو چاپخانەکانە نووسەران کۆ بنەوە گفتوگۆ لەبارەی بابەتێکی گرنگی ئەدەبیەوە بکەن بەڵێ ماوە یان ئەو بڵێن کللتورە ماوە بەڵێ بەس مەرج نییە ینی لە ناو چاپخانەکە و لە پاڵ مەکینی چاپەکەدا ئەو گفتوگۆ ئاڵ و گۆڕە بکرێ ئەوەی کە من پێشتر ئاماژەم پێکرد کاتێک کە کتێبێک چاپەکەین مەراسیمی ناساندنی بۆکەین لە مەراسیمەکە قسە ئەکرێت لەسەر ناوڕۆکی کتێبەکە و ئەناسیێنرێت ئەو ئاڵ و گۆڕی بیری ڕاو ئەو دایلۆگە ڕوو ئەدا بەڕاستی ئەو بەشێکی ئەوەیە کە ئەوەش چاپخانەکان ئەتوانن بکەن زۆر باشە کوالێتی کارتان یان کوالێتی و باشی کارتان بۆتە هۆی جێگەی ڕەزامەندی هاوڵاتیان ئەوانەی کە ڕووتان لێ یەکەن ڕوو لە چاپخانەی کارەوەکەن و بۆ نمونە ڕۆژنامە بێ گۆڤار بێ کتێب بێ کە چاپیەکەن
بە دڵنیاییەوە ئەمە ئەیبیستینەوە خەڵک زۆر لە کارەکە ڕازیە من ئێستا خۆم پێم خۆش نییە زۆر خۆم وەسفی ئیشی خۆمان بکەم ئەبێ خەڵکیکە باسی ئەوە بکە و بە گرنگی ێزانم ئاماژە بەوەشکەم بە تەنها چاپخانەکەی ئێمە نییە کە ئەتوانێت ئیشێکی باشکەوە یا بە کوالتێکی باشیشکە کۆمەڵک چاپخانی زۆر باشمان هەیە خۆشببختانە لە سلێمانی و لە هەولێریش کە کاریان هیچی کەمتر نییە لە کاری چاپخانەکانی دراوسێ لە ساتی کارکردنتان هەبووە تووشی گیر و گرفتێ بن بۆ نمونە ئامێری چاپەکە بشکێت ئەو بە دڵنیاییەوە دەیان جار لە کاتی نیوە شەوی درەنگە ئامێری چاپەشکی ئەبێ بە دیارەوە بمێنیتەوە شەو نخونی بکەیت هەتا چاشیەکەی کاتەکە چەندێکی بۆ چاکردنەوەی ئەو ئامێری چاپە ئەکەوێتە سەر ئەو گرفتەی کە دروستە بێ ئەو خەلەلی کە دروستە بێت تا چەنە گرفتەکە گەورەیە هەندێک گرفت هەیە ئەتوانین لە ماوەی کەمدا زاڵبین بەسەر گرفتەکە ئەمەش پارچەی یەدەکمان هەیە ئەتوانین چاشکەینەوە یان پێویست بە کاری هەندێک کاری تۆڕنەوە ئەو ئەکا ئەوە کاتی تری پێویستە کات لە هونەرەکانە گرنگە بۆ هونەرماند و بە هەمان شێوە لە کاریشە کات گرنگە ئێوە مادەم چاپخانەیەکن ئەبێ کاتتان بۆ گرنگ بێ بەڕاست پێم خۆش بزانم کات بۆ چاپکردنی کتێب هەبوو بۆ نمونە شەو ڕۆژێک زۆر پەلەتان لێکرابێت لە پرۆژەیەکتان لە کارێکتان یان لە چاپکردنی کتێبێکتان بۆ نمونە کاتتان پێویست بوو بێ و ئیشەکە نەهات بێ بەدەسەوە شتێک لەو بابەتە بە دڵنیایەوە کات زۆر گرنگە ئەمڕۆ هەموومان کاتێک کە ئیشێکمانە بێ نەکات لە بواری چاپە لە هەج بوارێکە کاتێک کە ئیشێکمانە بە پێداویستێکمانە بێ وەکو حەزی مرۆڤ حەز و خولای مرۆڤ وایە کە بە زووترین کات ئەو پێداویستی دابین ببێ هەر بواری چاپیش یانی با بڵێن مەکینەی چاپ ئەتوانم بڵێم ینی سورعەتی بڵاوبوونەوەی ڕۆشنبیریە سورعەتی بڵاوبوونەوەی وعیە بەناو خەڵکدا لەگەڵ پێشکەوتنی دنیا و لەگەڵ زۆربوونی ژماری دانیشتوانە بۆیە ئەم ئامێرە گرنگی خۆی هەبووە ینی تۆ باسی ئەوت کرد کە بۆ جارێک ئێوە ئیشەکە بتوانن لە ماوەی کامایە من بیرۆم کەوتەوە پێم وابێ ساڵونیە دو ساڵەمەوە پێش بووم هیچێک لەو کتێبانەی کە زۆر پێویست بوو لە ماوەیەکی زۆر کەما چاپیکەین بیرۆریەکانی جۆن پۆڵتن بوو لە وڵاتانی ئەوروپا ئەمریکا بڵاو بووە لەگەڵ نووسەرەکە کە هاوڕێکی خۆمانە ینی داواکارەکەی ئەو بوو کە لە ماوەیەکی زۆر کەما بتوانین ئێمە چاپ و بڵاویکەینەوە ئێمە گرێبەستێکمان لەگەڵا کە توانیمان لە ماوەی 48 ساعاتە چاپەکە بڵاوکەین چەند نسخە 2000 نسخە 2000 نسخە لە چاپی یەکەمی ئەوە ئەتوانم با بڵێم ینی شتێکی دڵخۆشکە بۆ ڕینێکی ڕقمێکی با بڵێن قیاسی بوو کە بتوانین لە ماوەی کەمە ژماری لاپەڕەکانی زۆر و بە قەبارێکی گەور و بە تیراژێکی زۆر لە ماوەی وا کەمدا بڵایکەنەوە ئەمە بەڕاستی ئەوە گرنگی ئامێری چاپشانەوە ئەهەمیەتی ئامێری چاپشانەیە کاتێک کە کتێبێک لە وڵاتانی دەرەوە بڵاو بێتەوە تۆ ئەتوانی لێرە لە ماوەیەکی زەمەنی زۆر کەمە بیگەینتە دەست خوێنەران و بڵایکێتەوە کاکە تاماندومان کردیت زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەدا و بەشدار بووی لە بەرنامەی خەرمان سپاس بۆ ئێوە سەرکەوت و بەردەوام سپاس دووبارە بەڵە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتاییان بەرنامەیە و تا بەرنامەی تر بەخواتان نەسپێرم خواتان لەگەڵ